لە ماوەی 30 ساڵی ڕابردووە لە هەرێمی کوردستان لە پێگەی ئەو چەند شارەی کە پێی ئەوترێت هەرێمی کوردستانە هیچ جۆرە ئەمنیەتێک نییە. بەڵامەکو لە ماوەی ئەم ساڵانەی ڕابردووە هەتاکو هەفتەیەکی ڕابردوو شتەکان بە ئاشکرا دەرئەکەون و لەلایەن ئاسایی بۆتەوە، ینی تەوژمی خیانەت بۆ بەشانازی. ئەوە لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابردووە چەند کەسێک هاتوون بۆ نمونە کەسێک لاجئەیە شتێکە دێتە ئەم هەرێمەی ئێمەوەکو مافی پەنابەرێتی وەری ئەگرێ کەچی بەداخەوە لەلایەن کوردەکانی خۆمانەوە لەم سنوورەی خۆمان بەتایبەت دەستیان بۆ ئەخرێتە سەر و بە ئاشکرا شەهید دەکرێن، تیرۆر دەکرێن. بێ ئەوەی کەسێک لێپێچینەوە بکە. منی هاوڵاتی ئەزانم پێگەی بارەگای حزبەکان پێگەی ئەو باندانە لەکوێن، ئەی تۆی سیاسی و دەسەڵاتدار لەم سنوورەی ئێمە بۆ نازانی کێن، بۆ لێپێچینەوەیەک ناکەیت، تەنانەت مافی ئەوەش بە خۆت ڕەوا نابینی خۆ بە خاوەنی ئەم سنوورە ئەزانی ناتوانانی بەیاننامەیەک بڵاو بکەیتەوە. یا هاوڵاتی مەدەنی تیرۆر ئەکرێ، ماڵی دەڕوخێنرێ، دەسووتێنرێ، هیچ شتێک هیچ سنوورێک نییە بۆ پارێزگاری لەمانە. بەڵامەکو ئەوەی کە هاوڵاتیەک کە دەنگێک هەڵبڕێ بۆ خۆپیشاندان تیرۆری دەکەن و دەیڕفێن و هەموو شتێکی بەرامبەر دەکەن، تەنیا لە پێنەوەی هاوڵاتی هەرێمی کوردستانە بە شیر هاوڵاتیەکی ئەم سنوورەیە. بەڵامەکو تۆ کە جاسووسێک دێ لێرەوە باندێک دروست ئەکا بۆ تیرۆرکردنی هاوڵاتیان و ناتوانانی ڕێگری لێ بکەیت کە خۆش دەزانی کەی هاتوون، چۆن هاتوون، چۆن پیشەکەشیان کردووە. لەلای منە ئەو سیاسیانەی کە بەرگری لەو جۆرە کەساناکەن چۆن داعش بە تیرۆرست دەبینێ، هەرو سیاسیانە هەمان ئەو تیرۆرستن، چونکە تیرۆرست تەنیا ئەوە نییە بکوژێ، بەڵکو ئەوەشە کە بکوش حەشارەکە ئەدا، کە مانایەکی تەواوە ئەو سیاسیانەی کە لەگەڵکردنەوەی ئەو باندانن هەمان ئەو تیرۆرستانن، ئەو جاشانن، ئەو باندە ئەتڵاعین هەواڵگیریانن کە لێرەدا بەداخەوە خوێنی تاکی کوردی هەر چوار پارچەکە لێرە حەڵال دەکەن و کوشتنی پێڕەوایە. دیاردەیەکی زۆر ترسناکە بۆ تاک بە تاکی ئەم هەرێمە، بە تایبەت ئەم سنوورەی ئێمە کە خەریکە تەواو لە کۆنتترۆل دەرئەچێ. من داواکارم لەو برادرانە لەو هەواڵانەی کە ئەم کوڕانە لە پێناو ئەوان ناشار بە دەربوونە، ینی مافی کوردبوونیشان لێ سەنەرەوە پەنیان بردووەتە بەر ئێمە، ئەوانش پەرچەکرداریان هەبێت، چکە لێرە ئەگەر چەک نەبێت ناخوازێ، تۆ هەر پێنووس بەدەست بە و هەر داوای ئاشتی بکە و هەر داوای تێک نەچوونی یەک ماڵی کوردکە، تۆ جوانترین کادر و جوانترین ئەندامەکانت تیرۆر دەکرێن کە تەنیا قەڵەم بەدەستن نەک چاک بەدەست. لە قەندیلەوە ئاراستە نەکراون، بەڵکو لە شار و پێگەی خۆیانە ئاراستە کراون، هاتوون بۆ ئێرە وەکو لاجئێک، وەکو پەناهەندەیەک پەنایان بردووەتە بەر ماڵی ئێمە. لەم سنوورەشدا کڕین و فرۆشتنیان پێوە دەکرێت زۆر بەداخەوە. ئەسەفم بۆ ئەو هەموو هەواڵە جوانە کە لەلایەن ئەم پێگەی ئێمەوە ئاوا دەفرۆشن و سوکایەتی بە تاکی کورد دەکەن. هەموو ئەو سیاسیانەی کە ئەمڕۆ بوون بە دەمڕاستی ئێمە خاکمان پێ دەفرۆشنەوە، پێم وا بێت بە هیچ شێوەیەک کورد نین. ئێستا لە کوردستانە بەداخەوە لایەنە سیاسیەکان لەبەرەوەی بەرژەوەندی خوازانە خەریکی کۆکردنەوەی داهات و سامان و هەموو ئەو شتانن کە سەروەت و سامانێکە لە وڵاتەیە، بۆیە هیچ بەهایە گیان گرنگی و بایەخێک لەلای ئەوانە نەماوە بۆ مەسەلەی سیاسی، بۆ مەسەلەی ئەمنی، بۆ مەسەلەی قەومی، هیچ بایەخێکی لەلایەن نەماوە. بۆیە ڕوودانی ئەم جۆرە ڕووداوانە شتێکی چاوەڕوان کراوە و چکە لەلایەنە ئەمنیەکان تەنیا هەوڵی ئەوەدان کە بەرژەوەندی و کۆشک و تەلار و پارە و سامانی خۆیان پارێزن و هیچی تر. ئەگەر بکرێت بکوژان دەستگیر بکرێن و لایەنە ئەمنیەکان هەست بە بەرپرسیارەتی بکەن و بتوانن بکوژەکان دەستگیر بکەن، ئەوە لە ڕاستیە شتێکی باشە و لە ڕووی ئەمنیەوە ئەتوانێت ئەوە بسەلمێنێ کە کوردستانیش هێشتاکە لەلایەنی ئەمنیەوە گرنگی و بایەخی تێدا ماوە و ئەو شانازیەش کە سەرکردەکانێکن بە لایەنی ئەمنیەوە و پێیان وایە کوردستان شوێنێکی ئارامە، ئەو دەستگیرکردنی ئەو بکوژانێک کە لەم لاو لەولا تاوانەکەن و کاری تیرۆریەکەن، ئەوە ئەسەلمێنێکە لە ڕاستیە کوردستان هێشتاکە لە ڕووی ئەمنیەوە تۆزێک بایەخی تێدا ماوە. ئەو دوو هاوڵاتێکەوە لە ناو شارە سلێمانی تیرۆر کردن بەڕاستی تەوان بە دەستگای میدی تورکیایە. ئەمە بۆ سەر ئەمنێتی قەومیەتی خۆمان بە تایبەتی شارە سلێمانی زۆر شتێکی جوان نییە، شتێکی ناخۆشە. داواکارم لەوە هێزانەکان چاوکراوەتر بن، زیاتر چاودێری ئەو کەسانەمان کەوا نیەتی خراپیان گەرەکیانە ئاسایشی هەرێمی کوردستان تێک بدەن. ئەوە لەسەر دەستگا ئەمنیەکانەکەوا خۆیان زیاتر تۆڵ کۆنتکەوە چاودێری بکەن، بزانن چی کەسێکەوە ئارامی شار تێکدا دەستگیری بکەن و هیوادارشم دەستگیر بکرێت و بگە بە سزای خۆیانش بگەێنێت. نابێ هەر بە گوتار ئەمان وەربگرن بێژین تەواو هەموو شتێتەوە بەڕاستی و گوتار کردارشی گەرەکە بە تایبەتی
بەرپرسان کەوا بەڵێنە دەر و بەڵێنەکانیان ناوەنە سەر جارە شانازیێنکەوە ئەمنێتمان هەیەکەوە ئەمنێتی کوردستان پارێزاوە کەچی سێرەکەی جارنەجارێ ئاوا شتێ ڕۆدات ئیتر بەڕاستی خەمساردی هێز ئەمنیەکانە بێت چاوکراواتر بن زیاتر ڕێگیری بکەن لەو کەسانێکەوە بە ناوی تیرۆر و بە ناوی ئاژاوەتێن ئەوە پێشمەرگە شەهید دەکەن و خەڵکی کورد شەهید دەکەن بەڕاستی دڵگرانی زۆر پێمان ناخۆش هیوادارین دووبارە نەبێتەوە ئەم شتانە.